ئەیسام الهەداری لە میسر ڕاچوە بۆ ئەوروپا بۆ ئەوەی قۆناغێکی نوێ لە یەکێک لە لێژنەکانی تۆپی پێی ناسراوی قاڕەکە دەست پێ بکات. بس مفتقد حاجات كتيرة بقى، حاجات اللي هي بتاع العرب. زۆر شتون لەدەستدا بوون، لە خەمی یەکتردا بوون، لە کۆمەڵدا بوون، خواردن لەگەڵ دۆستان ئەوانەم لێرە لەدەستداون. ئەو لە کڵابی تۆپی پێی شاری سایوەن لە سویسرا خۆی گرتەوە، لێژنەیە کە بە سەختی دەکرێت لەگەڵ لێژنەی پریمیەری بریتانیا و پریمێرا لێگای ئیسپانیا یان ئیتالیا وەک یەکیان بەراورد بکەیت. طموح جواه ان انا عايز احترف. ئەوەتەکانم دەمەوێت ڕێبازی وەرزشیم لە شوێنی تر دەرەجە بدەم. لێرە تاقیم کردوتەوە دەمەوێت لە ڕێگای بەڕێوەبەر یان ئاژانسێک دەرەجەی پێ بدەم. دەمەوێت شتێکی تر لە ئەوروپادا بەدەست بێنم. بحاول نجيب حاجة تانية ان شاء الله. بەڵام ئەلحەداری بە خەریکە جێگای خۆی لە بچووکترین لێژنەی وەرزشی لە ئەوروپادا دەست پێ بکات. کەش و هەوا یەکێکە لەو شتانە ئەو دەواازەوانەی میستریەی ناچار کرد خۆی لەگەڵ ڕێک بخات. لە دەمێکدا چێوەکانی پڕبەفر و سەرما لە وڵاتەکەیدا وەک ئێرە شتێکی ئاسایی نییە. هەروەها هاوسەر و منداڵەکانی نەیانتوانی لەگەڵ ژینگەی نوێ بسازێن، هەر بۆیە گەڕانەوە بۆ قاهیرە.